هەروەکو ساڵانی پێشتر هەندێک قسەبری قەدار و تەواو بڕۆن هەموو ساڵش ئەو یادەیە کە سوکاری شەیدانیش بە پەنجەی دەستە ژمێردران کە لێ دەبوون بەشی زۆری لە ماڵی خۆیان و نەهاتن لێسەر سەگۆڕیش لە هەر کەسێکی بپرسی بزانە تازە گوڵینە کە کەسێکی تازە گوڵینە چییە؟ تازە گوڵینە بۆ ئەمن کە سوکارم لە دەستدایە کە سوکارەکەم ڕۆوی بەخۆشم نەخۆشیمە ئەمن دەمێ ئەمە چارەسەر بکەم نەک تازە گوڵنەکی لێردا بنێن ڕاستیت ناوێ ئەمانش هەندێک چێ لەم حکوومەتی هەرێم چەقاندیتی ناوی شەیدەکانی لەسەر نەکوە تا ئێستاش گۆڕەکانیان نەدۆزراونەتەوە بەنسبەت گۆڕەکانی بەنسبەت بە ئەوانەی ماون کە تا ئێستا تاکەیان هەندێکیان ماون و بەرکەوتوی سەرچی چیمیاوینا هەتا ئێستا بەدەست ئەو نەخۆشیە ناڵێن و هیچمان لێ نەکات چمان لۆکرێ هەندێکیان 400,000 دیناریان مەعاشە وەبیش بە عیلاجەکەی ناکەکە بەڕاستیت دەوێت ئێستا ئەمە پێویستیمان بەوەی نییە کە ئەمە چاسە ئەمە پێویستیمان بەشی زۆری پێویستی بۆ یەکە عیلاج بکرێت برینداری سەر چیمیاوی پێویستی ئەوەیە عیلاج بکرێت نەک پێویستی بە ئەوەیە ساڵانە بێن دووسێ قسەبری قەدارمان بۆ بکات هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێی جاشانەی کە بوونە سەبەبی چیمیابارانی منتیقەکەمان بدرێنە دادگان لە پاڵ ئەو دوو حزبی دەسەڵاتدار خۆیان نەشاردن و هەتا ئێستا لەمە لە کەسوکاری شەیدان زۆر خۆشترەژن و وەهای لاوی شەجن بگەڕێن ببینەوە لۆمان بسپۆڕێن جاشەکان دەنا ئەوەی خاینەکان پشتمان فرۆشەکان دابڕوترین ئەوانەمان ناوێت ئەوەی کە ئێستا زۆر زەروری پێویستە بۆ ئێمە بریندارانی چەکی چیمیاییمان پێویستیان بە چارەسەرکردنە لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکەیان خەتەرتر دەبێت و ساڵانە مەرجی ناوادەی بریندارانمان دەبینین پێویستە لایانی معنی بەدواداچوون کات و ئەم نەخۆشانەی بریندارانی چیمیایی چارەسەریان لە دەروی وڵات هەیە بەڕێیان کەم بۆ دەرەوە وڵات کە تاکو ئێستاکە بۆیان نەکراوە کە سوکاری سەربەرزی شەیدان کە منحەیەکیان هەیە بریندارەکانیان ئەو منحەیە تاکو ئێستاکە کەسانی حەقەمەست زۆربەی زۆریان شمولی ئەو منحەیان نەکردی و وەریان نەگرتووە بەڵام کەسانی ناشایستە داخلی ئەو لیستە کراون منحەکە وەردەگرن داوا دەکەن لە لایانی معنی لە وەزارەتی شەیدان بەدواداچوون کات و لێکۆڵینەوە لەو منحەیەدا بکاتن بۆ خەڵکی شایستە کە مستحق و برینداری چەکی چیمیایی ئەو منحەیان بەربکەوێتن هەموو ئەو داواکاریانەی کە بەڕێوەبەری ناحیە لە جیاتی خەڵکی ئەو ناوچەیە خستیان ڕوو داواکاری ڕەوانە و ئێمەش دڵنیاتان دەکەینەوە وەکو پارێزگای هەولێر ئەوانەی پەیوەنددارن بە ئیشی ئێمە وا حیسابکان لە لای خۆتان جێبەجێ بۆ لە ناو بەرنامەی کاری ئێمە دەبیتن و ئەوانەی پەیوەندیداریش بیتن بە وەزارەتە پەیوەنددارەکانی دیکە و بە ئەنجومەنی وەزیران و بە هەموو ئەو لایەنانەی کە پێویست بکە بە دڵنیاییەوە ئێمە لە جیاتی ئێوە خەڵکی ئەو ناوچەیە داکۆچووی پێداگیری لەسەر بەدەستێنانی ئەو مافانە دەکەین.